لایەنەکانی هەرێم لە بەردەم تەحەدای هەڵبژاردندا. پێشبینی کورسیەکانی یەکێتی لە بەردەم ئاستەنگ و تەحەداکانی هەڵبژاردنی ئەم جارەدا. هەڵبژاردنە چاوەڕوانکراوەکەی ئەم جارەی هەرێم دەبێتە سەنگی مەحەک بۆ لایەنەکانی هەرێم. ئەم هەڵبژاردنە ئەگەر بۆ حیزبەکان تەحەدیەک بێت، ئەوە بۆ یەکێتی دووجار تەحەدیە، چونکە حیزبەکە لە بەردەم کۆمەڵک تەنگ و چەڵەمەدایە. ئەگەرچی یەکێتی باسیەوە دەکات، هەڵبژاردننی ئەم جارە هەڵبژاردننی ڕێککردنەوەی هاوسەنگی سیاسی دەبێت لە هەرێم، بەڵام لە بەردەم چەند ئاستەنگێکدایە. یەکێتی خاڵە بەهێزەکانی ئەم هەڵبژاردنە بۆی بریتیا لە فرەبازنەی هەڵبژاردنەکە. لەم ڕێگایەوە ئەو حیزبە دەیەوێت ئەگەر دەنگەکانی پێشوشی بهێنێتەوە، کورسیەکانی زیاد بکات. دابەشبوونی بازنەکانی هەڵبژاردنیش پێدەچێت تا ڕادەیەک یارمەتی بدات. هاوکات کۆمیسیۆنی هەڵبژاردننی عێراق لە یەکێتی و کادرێکی ئەو حیزبە لە پۆستی سەرۆکی کۆمیسیۆندایە، ئەمەش خاڵێکی بەهێزە و یەکێتی پشتی پێدەبەستێت. ئاڵنگاریەکانی بەردەم یەکێتیش چەند بەشێکن، لەوانە کەمکردنی دەنگەکانی یەکێتی با ڕێژەی بەرچاو و زوێربوونی جەماوەرەکەی گەورەترین تەحەدای بەردەم یەکێتیە لەم هەڵبژاردنەدا. ئەو حیزبە لە هەڵبژاردننی ڕابردوو تەنها 214,000 دەنگی هێناوە لە شوێنێکی وەک پارێزگای سلێمانی کە شوێن نفوزی خۆیەتی چەند هەزار دەنگێک لە پێشنەوەی نوێوەیە. ئەوەش مەترسی زۆری بۆ حیزبە دروست کردووە. هاوکات جیابوونەوەی لاهور شێخجەنگی لە یەکێتی تەحەدایەکی ترە و بەشداری لیستی بەرەیگەل لەم هەڵبژاردنە لە دەنگی یەکێتی دەبات. هاوکات ئەنجام نەدانی هەڵبژاردن لە دەیشەش کە یەکێتی پێداگری لەسەر دەکات و وەک سەرکەوتن و تەحەدایەکی پارتی دەبینرێت بەسەر ئەو حیزبەدا. دوورکەوتنەوە و کەنارەگیرکردنی سەرکردە کۆنەکانی یەکێتیش بە هەمان شێوە چاوەڕە دەکرێت کاریگەری لەسەر پێگە و دەنگەکانی یەکێتی بکات. بەپێی لێکدانەوە و پێشبینی یەکێتی بەنیازە دەنگەکانیان زیاد بکەن و بەنیازن 28 بۆ 30 کورسی پەرلەمان بەدەستپێنن. بەڵام زۆری ڕکابەر و لایەنە دژەکانی یەکێتی پێدەچێت ڕێگری بێت لە هێنانی ئەو ڕێژە کورسیە و چاوەڕە دەکرێت کورسیەکانی ئەو حیزبە لە نێوان 20 بۆ 25 کورسی دابێت.